گرێڤس ئۆفتالمۆپاتی واتە غودەی چاو. ئەم غودەیە چییە؟ ئەم غودەیە بریتیە لەو غودەیە کە لەگەڵ غودەی هارا ئەبێ، واتە ئینسانەکە ملی گەورە ئەبێ، غودەکەی بەرزە بێ، نیشانەکانی غودەی تیا دەرەکەوێت لە سەدا 30 تا 50 ئەمانە غودەی چاویان تیا دەرەکەوێت، واتە ئەم نەخۆشە چاوی ئەپەڕێتە دەرەوە بەو شێوەیە. جا زۆر جار چاوێکێتی، زۆر جار دوو چاوێتی، ئەمە هەردووکێ بێ کە پێوتێ ئیکدۆفتالمەس یا پێوتێ پرۆپتۆسس، هەردوو ئەمانە ئەبن. ئەگەر ئەم غودەیە ڕەتی مباشری بە چاوە هەبوو، مەج نییە بە چابوونی غودە دەرەقیەکەی غودەی چاوەکەی چابێ. زۆر جار نەخۆش لەمە تێناگا، ئەڵین ئەلحەمدولیلا غودەکەت کۆنتڕۆڵ هیچ کێشەیەکی نەماوە، بە عیلاجەکان زۆر باش بوو. ئەڵێ کاکتۆ ئەی چاوم ئەو دەرپەڕینی هێرماوە، بۆ سەبەت پێڵین بە مناڵی دوعای لێ نەکردی بێن چاوت دەرێ، ئەوە چاو دەرهاتنە کە کورد کاتی خۆی زوو پیزانیوە کە چاو دەرهاتن زۆر نیشانی تری لەگەڵایەکە ئینسانەکە پەکەخە، وەکو تیرێک وایە کە بیدا لە دوو نیشانە. مەرجنیە کە غودەکە چابۆ چاوەکی چابێتەوە، بەڵام زۆرینەی کات بە چارەسەری غودەکە چاوەکە شاکە بێتەوە. لەوانەش هەر بەو شێوەیە بەردەوام بێ، لەوانەشە پێویستی بە دکتۆری چاو بێت. زۆر جار ئەم چاوە بە شێوەیە دەرەپەڕێ سوورە بێتەوە، قەپات نابێت، کە ئەمە نیشانەیەکی خراپە. نەخۆشەکە لەم کاتەیە ئەبێت سەردانی دکتۆری پسپۆڕی چاوکە بۆ ئەوەی کە پێڵەکانی بێنێتەوە یەک، بۆی کە چاوەکانی نزیکاتە و چاوەکی وشک نەبێتەوە و لە شوێریەوە بە دوور بێ. بۆیە زۆر زەرورە ئاگاداری نیشانەکان بین کە لە ئازارێکی بەسیتەوە دەست پێکات، هەتاوەکو دەرپەڕینێکی زۆر، هەتاوەکو قورحەت بوونی قەرنیی چاو، هەتاوەکو حەدی شوێری. بەڵام لە فەزلی پەروەردگارەوە تا ئێستاکەنە نەخۆشی ئێمە نەگەیشتوتە ئەم قۆراغە ترسناکە کە پێویستی بە چارەسەرێک بێت، ترسناکی بۆ سەر چاوەکانی یاخود بۆ سەربینینی دروستکە. سمارت وەرچەرخانە.